بیرکاری پۆلی سێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 86 ڕاهێنان لەسەر لێکدان. هەر ڕاهێنەرێک 6 منداڵ فێری مەلەوانی دەکات. لە هەر تیپێک ژمارەی ڕاهێنەرەکان 7 بوون. ژمارەی منداڵەکان چەند بوون؟ دەبیبینم 6 لێکی بدەم لەگەڵ 7 یان 7 لێکی بدەم لەگەڵ 6. 7 جاران 6 ئایا دەکاتە چەند؟ 7 جار 6. نووسرایە زۆر ڕێگە فێر بووی بۆ هەژمێرکردنی 7 جاران 6. یەک لە ڕێگایەکان کامەیە؟ ڕیزکراوە بەش بکە بۆ ڕاستیەکانی لێکدانی زانراو. ئەمن چم هەیە؟ 7 جاران 6م هەیە. چونکە تۆزێک ڕەنگە ئاسان نەبی 7 جار 6 یەکێک لە ژمارەکان دەینم دەیکەمە 2 بەش. ئەگەر ئەو 7ەی بینم بیکەمە 2 بەش 7 یەکسانە بە 5 و 2. 5 کۆ 2. چونکە 7 یەکسانە بە 5 کۆ 2 یان 2 کۆ 5 هیچ کێشە نییە. 7 یەکسانە بە 2 کۆ 5. وەکو ئەوەی وایە یەکەم جار دووەکەی بینم لێکی بدەم لەگەڵ 6 پاشان 5ەکەی بینم لێکی بدەم لەگەڵ 6 هەروەکو ئەوەی وایە 7م لێک دابی لەگەڵ 6. لەبەر هەندێک لێرە ئەوهایان دروست کردیە یەکەم جار 2 جار 6 واتە 2 ڕیزی دروست دەکەم هەر ڕیزەی 6 دانەبی. ئەوە ڕیزی یەکەم 6ە ئەوە 6ە هەمویان دەژمێرم دەبینم دەکاتە 12. کاتە 2 جار 6 کردی 12. ئەدی 5 جار 6 دەینم 5 ڕیزی دروست دەکەم. 1 ڕیز 2 ڕیز 3 ڕیز 4 5. لە هەر ڕیزەی دیسان دەبی 6 هەبی ئەوجا هەمویان کە دەژمێرم دەکاتە 30. واتە 5 جاران 6ش یەکسان بوو بە 30. ئەوجا دوایە دەینم ئەو 12ی لەگەڵ 30 کۆ دەکەمەوە یەکسانە بە 42. ئەوجا دەزانم کە 7 جار 6 یەکسانە بە 42. نووسرایە 12کەی کۆ بکەوە لەگەڵ 30 دەبینی دەکاتە 42 کەواتە 7 جاران 6 یەکسانە بە 42. ئەوە یەک ڕێگە. ئەو ڕێگایە ناوی ڕیزکراوەکە بەش بکە واتە لە جیاتی 7 بنووسە 2 و 5. ڕێگەی دووەم چییە؟ خشتەی لێکدان هەیە. خشتەی لێکدان بەکاربینە. لە خشتەی لێکدان دەچمە لای ژمارە 6 لێرە دەچمە لای چەپ هەتا دەگەمە لای ژمارە 7 لێرە کەواتە 6 لێرە 7 لێرە هیچ کێشە نییە ئەگەر 6 لێرە و 7ش لێرە هەمان ئەنجامە. 7 جار 6 یان 6 جار 7 هەمان شتە نییە. ئەگەر لێرە 6 بە ئاسۆی دەڕۆم هەتا دەگەمە لای ژمارە 7 دەبینم یەکسانە بە 42. ئەگەر بە پێچەوانە 7ەکەم ئەو هاوەرگرت هەتا گەیشتمە لای ژمارە 6 لێرە دیسان هەر دەکاتە 42. لە هەردوو لا هەر دەکات 42 کاتە خشتەی لێکدان بەو جۆرە بەکاری دێنم. یەکەچیان لێرە لە 2 دەگەڕێم ژمارەکەی دی لێرە لە 2 دەگەڕێم. ئەوجا کە بە یەک لە ژێر هەمان ستون و لە ژێر
هەمان ڕیز ژمارەکەی کە دەمەوێ دەبینمەوە. 6 لێرە، 7 لێرە، 6 جار 7 کردیا 42. ڕێگەی سێم چییە؟ هەرچەندە ئەو ڕێگەیە هەست دەکەم زۆر ئاسان نییە، ئاڵوگۆڕ لە لێکدان بەکاربینە. واتە ئەگەر نەزانی 7 جار 6 دەکات چەند، ڕەنگە بزانی 6 جار 7 دەکات چەند، بەڵام من هەست دەکەم ئەو ڕێیە ئەگەر 7 جار 6 نەزانم 6 جار 7 هەر نازانم. نووسرایە ئەگەر نەزانی 6 جار 7 چەندە، 7 جار 6 بزانە هەمان شتە. بەڵام ئەوە ڕێیەکی ئاسان نییە. ئێستا ڕێی چارەم چییە؟ هەر یەکەک لە کۆڵکەکان ئەگەر جووت بوو چەند جارە بەکاربینە. لێرە من تەمەشا دەکەم یەک لە کۆڵکەکان جووتە، ژمارە 6 ژمارەی جووتە. ئەگەر زانیم یەک لە ژمارەکان جووتە دەیکەمە 2 بەش، واتە ئەو 6ەی دەکەمە 3 و 3. ئەو جا 7ەکەی دەینم لێکی دەم لەگەڵ 3 2 جار. دیسان 7 جار 3 وەکو ئەوەی وایە جارشکەش 7 جار 3 دەبیتە 21. ئەو جا 21ەکان کۆ دەکەمەوە یەکسانە بە 42. لێرە لەو کتێبەی 4 ڕێگەیان دانایە لۆ ئەوەی بتوانم 6 جارانی 7 بکەم. ئاسانترین ڕێ بێگومان خشتەی لێکدانە. و هەروەها ڕیزکراوەش زۆر ئاسانە. ئەمن ئەگەر هاتوو 6 جار 7م هەبوو دەینم وەکو ئەوەی وایە 6 ڕیزی دروستکەم هەر ڕیزەی 7 دانەبی، کاتە 7 دانە 1 2 3 4 5 6 7. ئەو جە بەو جۆرەی 6 ڕیزی دروست دەکەم. ئەو جە پاشان هەمویان بەیەکەوە دەژمێرم، دەبینم دەکاتە 42. ئەگەر هەر هیچ نەزانم دەتوانم ڕیزکراوەکان دروستکەم، هەرچەندە تۆزێک کاتی پێدەچی، بەڵام وەڵامەکەم 100% ڕاست دەردەچی. ڕیزەش کەشمایە، ئەو جە پاشان هەمویان بەیەکەوە دەژمێرم، دەبی بکاتە 42. 6 جار 7. 6 ڕیزم دروست کرد، ئەوە 1 ڕیز 2 3 4 5 6 هەر ڕیزەی لە 7 دانە پێک هاتیە. ئەگەر خشتەی لێکدانیشم هەبوو ئەوە خشتەی لێکدان بەکاردەینم، هەمیشە دەگەڕێمەوە لەو ئەو لاپەڕەیە. ڕێگاکانی دۆزینەوەی ئەنجامی لێکدان. نووسرایە ئەگەر هاتوو ژمارەی ڕاهێنەرەکان 8 و ژمارەی منداڵەکان 5 بوو، ئایا ژمارەی هەموو منداڵەکان دەبێتە چەند؟ چونکە هەر ڕاهێنەرەی 5 منداڵ فێر دەکا، واتە 8 جاران 5. 8 جار 5 8 جار 5 یان 5 جار 8 هەمان شتە. ئەو جە نووسرایە ئەگەر ڕاستی لێکدانی 8 جار 5 لەبیرت نییە کام ڕێگا بەکاردەینی. کام ڕێگا بەکاردەینم؟ ڕەنگە ڕێگەی خشتەی لێکدان. دەچمە لای ژمارە 8 لێرە، ئەوە ژمارە 8، دەڕۆم هەتا دەگەمە لای ژمارە 5. کە گەیشتمە ژمارە 5 ئێرە ئەو جەڕا دەوەستم. ئەوها لە کاتی یەکتر بڕینی ئەو دوو ژمارەیە، ئەوها 8ەکە لێرە کامە ڕاستە یەکسانە بە 40. یەکتر بڕین
دوو هێڵەکان ئەو هێڵە 8 لێرە و 5 لێرە 8 جار 5 لە کاتی یەکتر بڕین دەگەمە سەر ژمارە 40 یەکسانە بە 40. لێرە نووسرایە دوو کەسن دنیا و دانا. دنیا بۆ ئەوە ژمارەیەک لە 8 بدەم هەڵدەستم بە لێکدانی 4 و ئەنجام دوو ئەوەندە دەکەم. دنیا چ دەکا؟ هەشتەکەی دەینی هەشتەکەی دەکاتە 4 و 4 یەک لە چارەکان لێک دەدا لەگەڵ 5 چارەکەی دیش لەگەڵ 5 4 جار 5 دەکا 20 4 جار 5ەکەی دیش 20 ئەو جە هەردوو 20 کۆ دەکاتەوە یەکسانە بە 40. ئەوها 4 جار 5 کردی 20 4 جار 5ەکەی دیش دەکا 20 ئەو جا یەکسان دەبی بە 40. 20 لێرە 20 دیش دەکا 40. دانا چ دەکا؟ سیفەتی ئاڵ و گۆڕ بەکاردەینی لە جیاتی 8 جاران 5 دەنووسی 5 جار 8 دیارە لە کنەوی ئاسانە 5 جار 8 یەکسانە بە 40 کاتە 8 جار 5 هەر یەکسانە بە 40. هەرچەندە من هەز دەکەم ئەو ڕێگایە زەحمەتترین ڕێگایە، بەڵام ڕێگای خشتەی لێکدان یان ڕێگای دروستکردنی ڕیزبەند لە هەمووی ئاسانترە. ئەمن بینم 8 ڕێزی دروستکەم هەر ڕێزەی 5 دانەبی. یان ڕێگای دنیاش ئاسانە هەشتەکەی بکەمە 4 کۆ 4 ئەو جالێکی بدەم لەگەڵ ژمارە 5. لاپەڕا 86 تەواو بوو، ئێستا لاپەڕا 87. پرسیاری ژمارە 1 ڕوونی بکەوە چۆن ڕاستی لێکدانی 5 جاران 9 یەکسانە بە 45 بەکاردەینی بۆ دۆزینەوەی 8 جاران 5. ئەمن لێرە با بنووسم 9 جار 5 یەکسانە بە 45 ئەدی 8 جار 5 8 جار 5 یەکسانە بە چەند؟ کە تەمەشای ئێرە دەکەم 5ەکە وەکو خۆیتی، بەڵام 9یەکە گۆڕایە یەکی کەم بووە بوویتە 8 واتە ئەمن ئەو ژمارەی کە نەگۆڕایە لەو ژمارەی دەردەکەم ئەنجامی 8 جار 5 دەردەچی واتە 45ەکەی دەینم ئەو 5ەی لێ کەم دەکەمەوە 45 کەم 5 یەکسانە بە 40 کەواتە 8 جار 5 یەکسانە بە 40. پرسیاری دووەم چۆن دوو ئەوەندە بەکاردەینی بۆ هەژمێرکردنی 6 جاران 9 6 جار 9 یەکسانە بە چەند؟ دوو ئەوەندەی بەکاردەینم ئەو شەشەی دەینم دەیکەمە 3 و 3 ئەو جا یەکە لێکی دەم لەگەڵ 9 3 جار 9 3 جار 9 3 جار 9 ئەگەر نەزانم لە خشتەی لێکدان ئەگەر بزانم ئەوە باشتریش 3 جاران 9 27 دیسان 3 جاران 9 27 هەردوو 27ەکان کۆ دەکەمەوە 7 و 7 14 2 2 4 یەکیش 5 کەوا بوو 6 جار 9 یەکسانە بە 54. تەواو بکە 2 جار 5 دوو ڕێزی دروست دەکەم هەر ڕێزەی 5 بی یەکسانە بە 10. 5 جار 9 5 ڕێزی دروست دەکەم هەر ڕێزەی 9 بی یان خشتەی لێکدان بەکاردەینم یەکسانە بە 45 یان 9 جار 5 یان 5 جار 9 یەک شتە. 6 جار 6 یان خشتەی لێکدان بەکاردەینم
یان 6 ڕێزی دروست دەکەم، هەر ڕێزەی 6 دانەبی و هەمویان بەیەکەوە دەژمێرم. کاتە 6 ڕێزی وەکو ئێرە دروست دەکەم. ئەو کات دەبینم یەکسانە بە 36. 6 جار 3 ئەگەر نەزانم 3 جار 3 دەکەم، دیسان 3 جار 3. 3 جاران 3 9، دیسان 3 جار 3 9، ئەوجا هەردوو نۆیەکان کۆ دەکەمەوە یەکسانە بە 18، کاتە 6 جاران 3 یەکسانە بە 18. ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان بەراورد بکە هێمای بچووکترە لە یان گەورەترە لە یان یەکسانە بە لە شوێنی ئەو بازنەیە دابنێ. واتە لێرە ئەمن دوو لام هەیە، ئەو لایە لای ڕاست، ئەو لایەش لای چەپ، لای چەپ و لای ڕاست. ئایا 4 جار 9 گەورەیە یان 6 جاران 6؟ 4 جاران 9 دەزانم 2 جار 9 دەکا 18، 2 جار 9 18، 18 و 18ش کۆ بکەمەوە یەکسانە بە 36. 6 جار 6 لێرە زانیم کە 6 جاران 6 یەکسانە بە 36. ئەگەر نەزانم 3 جار 6 و دیسان 3 جار 6 واتە 18 و 18ی کۆ دەکەمەوە، دەبینم یەکسانە بە 36. ئەویش چ هێمایەکی دانێم لای ڕاست و لای چەپ وەکو یەکە، کەواتە یەکسانە بە. پرسیاری 11 8 جار 9 یان 8 کۆ 9؟ 8 جار 9 لە خشتەی لێکدان، ئەگەر نەزانم دەبی بچمە خشتەی لێکدان یان ڕیزبەندیەکی دروست کەم، 4 هەشتەکەی بکەمە 4 و 4، ئەوجە لێکی بدەم لەگەڵ 9، دیسان 4 جار 9 زانیم دەکا 36 لێرە، دیسان 36 شەشکەش، ئەوجە کۆیان بکەمەوە هەردوو 36، 6 و 6 12، 3 و 3 6 یەکیش 7، کاتە 9 جاران 8 یان 8 جاران 9 یەکسانە بە 72. 8 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 9 لێرە کۆکردنەوەیە. کۆکردنەوە واتە زۆر ئاسانە. 8 و 8 16، 8 و 9 یەکسانە بە 17. ئایا 72 گەورەیە یان 17؟ یان کامە گچکەیە؟ 72 چونکە گەورەترە، ئەو هێمایی دادەنێم بەرامبەری ژمارە گەورەکە. پرسیاری 10 ئایا 3 جاران 6 گەورەیە یان 18؟ 3 جار 6 دەکا 18، لای ئێرەش لای چەپ هەر بەخۆی 18ەیە، کاتە یەکسانە بە لای ڕاست و لای چەپ وەکو یەکە. پرسیاری 12 7 جار 7 یان ڕیزبەندی دروست دەکەم یان تەمەشای خشتەی لێکدان دەکەم، یەکسانە بە 49. ئەوە لە لای ڕاست. لە لای چەپیش 5 هەیە. 49 گچکەترە لە 5. بنووسە دروستە یان هەڵەیە. بنووسە دروستە یان هەڵەیە. پرسیاری 13 بزانین هەڵەیە یان ڕاستە. دروستە. 4 جاران 6 ئایا دەکاتە 24 یان هەڵەیە؟ لە خشتەی لێکدان 4 جار 6 یەکسانە بە 24، کاتە لێرە دەنووسم دروستە. پرسیاری 16 ئایا 8 جار 8 دەکا 64؟ بەڵێ، ئەویش دروستە. پرسیاری 14 ئایا 8 جاران 6 یەکسانە بە 40؟ هەڵەیە، چونکە 8 جار 6 یەکسانە بە 48.
ئایا 5 جاران 9 یەکسانە بە 55 هەڵەیە 5 جار 9 دەکات 45 کەواتە هەڵەیە. ئایا 7 جاران 7 دەکات 47 هەڵەیە چونکە 7 جار 7 یەکسانە بە 49. ئایا 9 جاران 9 دەکات 99 هەڵەیە چونکە 9 جاران 9 یەکسانە بە 81 نەک 99 نەک 47 49 کەواتە هەڵەیە. پرسیاری 19 کاروان 4 تێنووسی کڕی 4 دانە تێنووس هەر یەک لەوانە هەر تێنووسێک بە چەندی کڕیا بە 3000 دینار ئایا بە هەمووی چەندی پارە داوە؟ ئایا بە هەمووی چەندی پارە داوە؟ تەمەشاکەین بزانین دەکات چەند. دەینم 4 لێکی دەم لەگەڵ 3 ئەگەر نەزانم لێک دەم یان تەمەشای خشتەی لێکدان دەکەم یان ڕیزبەندیەک دروست دەکەم 4 ڕیزی دروست دەکەم هەر ڕیزەی 3 دانەبی ئەوجە هەمویان پێکەوە دەژمێرم دەکاتە 12,000 دینار. 1000 دینار. ئەوە تەواو بووین. پرسیاری 20 ئاراس 8 هەفتەی لە بەغدا بەسەر برد. ئایا دەکاتە چەند ڕۆژ؟ هەر یەک هەفتە دەکا 7 ڕۆژ دەبی ئەمن بینم 8 لێک بدەم لەگەڵ 7 یەکسانە بە چەند؟ ئەگەر نەزانم تەمەشای خشتەی لێکدان دەکەم ئەگەر نا ئەو هەشتەی دەکەمە 2 بەش دەیکەمە 4 جار 7 جارەشکەش 4 جار 7 4 جار 7 و 4 جار 7ەکەش کۆ دەکەمەوە 4 جار 7 28 دیسان 4 جار 7 28 ئەوجە 28 و 28 کۆ دەکەمەوە 8 و 8 16 2 2 4 یەکیش 5 کەواتە 8 جاران 7 یەکسانە بە 56 ڕۆژ 8 هەفتە وەکو ئەوەی وایە 56 ڕۆژ بی چونکە هەر هەفتەی 7 ڕۆژە. نووسرایە چەند ڕۆژی لە بەغدا بەسەر برد دەنووسم 56 ڕۆژ لە تەنیشتی دەبی بنووسم ڕۆژ. پرسیاری 21 سولاف وتی ئەگەر هەر ژمارەیەک لە 7 بدەی ژمارەیەکی تاکت دەست دەکەوێت ئایا لەگەڵ یای لەوە بکۆڵەوە ڕاست نییە؟ کو دەزانم ڕاست نییە؟ دەچم تەمەشای خشتەی لێکدان دەکەم لێرە دەچمە لای ژمارە 7 بزانم وایە یان وانە کامە لە چێ ژمارە 7 ژمارە 7 لێرەیە تەمەشای ئێرە دەکەم بزانم ژمارەکان هەمویان تاکن کە 7 لە 0 دەدەم دەبتە 0 کە 7 لە 1 دەدەم دەبتە 7 7 جار 2 14 7 جار 3 21 دەبینم ژمارەکان هەندێکیان تاکە هەندێکیان جووتە تاک 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 بەڵام ئەوانی دی جووت کاتە جووتەک تاکەک جووت تاک جووت تاک کاتە هەڵەیە دروست نییە قسەکە تاکەک و جووتەک. پرسیاری 22 دوکاندارێک 5 قاپی فرۆشت نرخی هەر قاپێک 6,000 دینار بوو دۆلکەیەکیشی فرۆشت ئەویش نرخەکەی 4,000 دینار بوو ئایا بە هەمووی چەندی وەرگرتووە لە کڕیارەکە 9 دانە قاپ و هەر قاپەی 6,000 دینار 9 جاران 6 ئەمن دەبی بکەم
ئەگەر نەزانم 9,600 دەکا چەند، شەشەکەی دەینم دەیکەمە 2 بەش، دەیکەمە 3 و 3. ئەوجا 9 جاران 3 دەکەم. 9 جار 3 ئەگەر ئەوی بزانم باشە 27. 9 جار 3 دیش 27. هەردوو 27ەکان کۆ بکەمەوە 9 جار 6 دەکا 54. دۆلکەکەش کە بە 6,000ە کۆی دەکەمەوە لەگەڵ 54ەکەی. 54,000 دینار لەگەڵ 6,000 یەکسانە بە 60,000 دینار لە کڕیارەکە وەری گرتیە. پرسیاری 23. مەحموود ماوەی 9 هەفتە و 4 ڕۆژ لە قاهیرە و بەیرووت بەسەر برد. مەحموود ماوەی 9 هەفتە و 4 ڕۆژی لە قاهیرە و بەیرووت بەسەر برد. لە قاهیرە 35 ڕۆژ مایەوە. ئایا چەند ڕۆژ لە بەیرووت چەند ڕۆژی لە بەیرووت بەسەر بردووە؟ من 2 جۆرە یەکەم هەیە، یەکەچیان هەفتەیە، یەکەچیشیان ڕۆژە. دەبی چاچیان بکەم. هەفتەکەی دەبی بکەمە ڕۆژ، ئەوجا کۆی بکەمەوە لەگەڵ ئەو ڕۆژەی. نابێ ئەم بچم 9 و 4 کۆ بکەمەوە، هەڵەکی گەورە دەکەم. هەفتە گوتمان 7 ڕۆژە. 9 جاران 7 لە خشتەی لێکدان تەمەشا دەکەم. ئەگەر نا دەبی ئەمن ڕیزبەندێکی دروست کەم، بۆ وێنە هەفتەکەی بکەمە 5 و 2 و 9 جاران 5 بکەم، بەڵام ئەمن یەکسەر نووسیتم دەکا 63 لۆ ئاسانکاری. پاشان 4 ڕۆژەکەش دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 63ەکەی. ڕۆژ لەگەڵ ڕۆژ کۆ دەکەمەوە. ئەوجا دەزانم بە هەمووی دەکا 67 ڕۆژی بەسەر بردیە لە بەیرووت و لە قاهیرە. پاشان چونکە دەزانم 35 ڕۆژی لە قاهیرە بەسەر برد، ئەو 67ەی دەینم 35ەکەی لێکەم دەکەمەوە، بزانم ئایا چەند ڕۆژ لە بەیرووت مایتەوە. 67 35 لێ بڕوا یەکسانە بە 32، چونکە 7 5 لێ بڕوا 2 و 6 3 لێ بڕوا 3، کاتە 32 ڕۆژ لە بەیرووت مایەوە. دەبی بەو جۆرەی پرسیارەکەی چاکەم. هەڵبژاردن لە هەمە جۆر. پرسیاری 24. هاوار 3 جار لە یەک هەفتەی مەشق دەکا، واتە هەر هەفتەیەک 3 جار. لە میانەی 9 هەفتە، بەڵام هاوار 2 جار نەهاتووە بۆ مەشقکردن. ئایا چەند جار مەشقی کردووە؟ 9 هەفتە هەر هەفتەی 3 جار، کاتە ئەمە 3 دەینم جارانی 9 دەکەم. یان 9 جار 3 هیچ کێشە نیە. 3 جار 9 یان 9 جار 3 یەکسانە بە 27 جار، کاتە یەکسانە بە 27 جار. یەکە چیان دەنووسم، بەڵام ئەم لێرە 2 نووسیە هەردووچی، بەڵام یەک تەنیا بەسە، یان 3 جار 9 یان 9 جار 3. ئەگەر نەزانم دەکات چەند، ڕیزبەندێکی دروست دەکەم لە 3 ڕێز، هەر ڕیزەی 9 دانا. ئەوجا کە 27ەکەم بەدەست هات، 2 لێکەم دەکەمەوە، چونکە نووسرا بوو 2 جار نەهاتیە. ئایا بە هەمووی چەند جار مەشقی کردیە؟ 27 2 لێ بڕوا 25 جار مەشقی کردووە. 25 جار. ئەوجا دەچم وەڵامە ڕاستەکەی هەڵدەبژێرم. کامە 25ە؟ ئەو وەڵامە ڕاستە، 25. چونکە 9 جار 3 لێرە، پاشان ئەو دووەی لێ دەردەکەم. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە، هەتا وانەیەکی نوێ هەر بژی.